یعنی من لێرە دەتوانم تۆزێک ڕوو بکەمە ڕووی دەسەڵاتداران پێیان بڵم کاکە گوناحتان دەگا قیامەتەیە هەندێک گوناح هەیە دێتە ناو ئەو ملەتە پێشتر تێیدا نەبووە والله عیب ئەمە لە ناودا مەساجمان هەبی مەسبەحی تێکەڵاومان هەبی یعنی شوێنێکی تایبەت هەبی بڵێن ئەوە لەو جێگایانەدا ئافرەتی بەرەڵاو وی وڵاتەکاندا دێن لێرە خردەبنەوە کاری خراپە و ناڕێک و ناڕەوا دەکەن کاوە لە ناو ملەتی کووردا هەبوو سەربەرزیەک هەبوو خەڵک شۆڕشی لەوە نەکرد ئەو شتانە بێتە ناو ملەتەکەمان و بێتن هەتا ئەو دینەی خەڵک هەیتی هەمووی پێ لە دەست بدەن یعنی وای لێ هاتیە تا ئاستێک خەڵکی نەفەس نزمیان پەیدا کردە و تەرویجی پێدەدەن داوای زەواجی میثلی دەکات داوای هەندێک شتەکە کە نە لەگە دابوونەریتمان نە لەگە قانون و یاسا نە لەگەر دینمان لەگەر هیچ شتێکە ناگونجێ ئەوان تێدا بەرپرسیارن ئاسانکاریان لە بۆدا دەکرێتن یعنی شتێک نییە خۆ ئەو بەعزێ لەو شتانەی کە باسی دەکەم باوەڕکە لە عێراق و تریاک پیسترە کەوتی یاکە ئێستا زۆریانێ مەمنوعکرا ئەوانە کاریگەری زیاترە کۆمەلگا وێران دەکا بڕۆ کۆمەلگانە تەماشاکە کە برن بۆ نمونە هیچ زەوابیتێکیان نییە لۆ پاراستنی خەڵک کە تووشی نەخۆشی ئایدز نەبی تووشی نەخۆشی خراپ نەبی جالۆی بەڕاستی پێویستە یعنی ئیلزامن لەسەریاندا کاری جوان پێشکەش بکەن کە ئەرک واجبیت